ئەمڕۆ یەکشەممە جێگیری سەرۆکی چەکدارانی شیعە مەزهەب هاوپەیمان لەگەڵ حکوومەتی عێراق وتی گروپەکە ئەرکەکەی لە نزیک فەلوجە بە ئەنجام گەیاندووە. 15 شعبان عمليات تحرير الفلوجة. ئەبوو محەممەد المهندس جێگیری سەرۆکی چەکدارانی حەشدی شەعبی دەڵێت لە دوێنێەوە قۆناغی دووهەمی ئۆپەراسیۆنی 15 شعبان ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی فەلوجە بە ئەنجام گەێنراوە. حەشدی شەعبی هەموو ئامانجەکانی پێسپێردرا بوو لەگەڵ ئەو ئەرکەی بۆ ئازادکردنی گەرمە و سەقلاویە و ئەلبوشەجەری بەدەستهێنا. ئەبوو مەهدی دەژڵێت ئێمە ئامادە بووین بۆ ئازادکردنەوەی شارەکە ئەگەر پێویست بێت یارمەتی سەربازانی عێراق بدەین. پلانی ئازادکردنی فەلوجە بە هێزەکانی کەس پێردرا بوو واتە هێزی دژە تیرۆر تا ئەو دەمەی شارەکە ئازاد دەکرێت ئێمە لە ناوچەکە دەمێنینەوە. ئەگەر هێزەکان نەیانتوانی شارەکە ئازادکەن ئێمە هاریکاریان دەبین. بەڵام ئەگەر ئازادکردنەکە دواکەوت ئەمە دەبێتە هۆی زیانی زیاتر و کاولکالی زیاتر بۆ شارەکە وەک ئەوەی لە ڕۆمادی ڕوویدا. ئێمە وەک حەشدی شەعبی نامانەوێت داوای هیچ یارمەتی و پشتیوانیەک لە هێزی هاوپەیمانان بکەین. هێزەکانی عێراق 2 هەفتە لەمەوبەر هێرشیان دەست پێکرد بۆ گرتنەوەی شاری فەلوجە لە خۆراوای عێراق لەدەست چەکدارەکانی گروپی ئیسلامی.